وەزارەتی پەروەردە و وەزارەتی دارایی هەڵەیەکیان دەرحەقی مامۆستایانی وانەبێژ ئەنجامدا کە ئەوە بوو ناوی مامۆستایانی وانەبێژیان نەخستە ناو لیستی موچەی موچەخۆرانەوە کە وای کردو ئەم خاڵانەی ئێستا کە باسیەکەم هەمووی لە دەرەنجامی ئەو هەڵەیەوە دروست بووە کە وای کردووە مامۆستایانی وانەبێژ و نوێنەرەکانیان ماندووتر بن لەوەی کە دەبوو ماندوو ببن بە کێشەی مامۆستایانی وانەبێژەوە. خاڵێکی تر هاتین بە کۆدەنگی فراکسیۆنە کوردستانیەکان هەر هەمیان لە پەرلەمانی عێراق داوا بکرێن مناقەلە بکرێ. مناقەلە واتە چی؟ واتە داوا بکرێ 18 ملیار لە بودجەی عێراق لە بودجەی هەرێم کە لە عێراقەوە وەرگیراوە لە پارەی بودجەی تەشغیلی یان لە پارەی بودجەی وەبەرهێنان سەر بخرێ بۆ مامۆستایانی وانەبێژ. بەڕێزان پرسیارەکە لێرەدا ئەوەیە، ئایا حکوومەت یاریمی کوردستان دەتوانێت مامۆستایانی وانەبێژ بە شێوەی گرێ بەسدا بمەزرێنێ؟ وەڵامەکەی ئەوەیە نەخێر ناتوانێت، لەبەرەوەی تەواوی پارەی هەرێم لەلایەن بە دادگای فیدراڵی تەخسیس کراوە کە دەبێت بۆچی سەرف بکرێ و حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت مامۆستایانی وانەبێژ چ بە هەمیشەیی چ بە گرێبەسدا بمەزێنێ. ئێستا ئەمەل چییە بۆ مامۆستایانی وانەبێژ؟ مامۆستایانی بەڕێز تەواوی میدیاکارەکان تەنها یەک ئەمەل لە بەغداد هەیە و کۆتایی هاتووە، ئەویش ئەوەیە لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق کارەکانیان وەستێنراوە لەبەرەوەی لە نەشیعەکان دەیانەوەی خۆیان مناقەلە بکەن، واتە خۆیان داوای پارەی زیادە بکەن بۆ ئیش و کارە پێویستیەکانی خۆیان. ئەمە فرسەتێکە کە پەرلەمانتارانی کورد لە بەغداد بەڵێنیان پێداوین ئەگەر شیعەکان مناقەلە بکەن ئێمەش دەتوانین بڵین کاکەی گیان ئێمە مناقەلە ناکەین، هیچ شتێکمان لە ئێوە ناوێ، یەک شتمان لە ئێواوێ 18 ملیار لە پارەی تەشغیل لە بودجەی تەشغیلی داواکەین بخرێتە سەر پارەی موچەی موچەخۆرانی هەرێم کە پارەی وانەبێژانە بۆ ئەوەی قەراری محکەمەی ئیتیحادی شمولی بکە و لەو پارە بنێردرێ بۆ هەرێمی کوردستان. بەم شێوەیەش دەتوانرێت مامۆستایانی وانەبێژ بە شێوەی هەمیشەیی نەک بە شێوەی گرێبەست دا بمەزرێن